زۆر سپاس بۆ بەڕێز ئالان حەمەسەی ساڵح وەزیری پەروەردە. بەناوی خوای گەورە و میهرەبان، بەڕێز پارێزگاری هەولێر، سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان، پەروەردکارانی عەزیز، مامۆستایانی بەڕێز، قوتابیانی خۆشەویست، بەیانی هەموو لایەکتان باش، ئاڵا و ئازادیتان باش. خۆشحاڵین وەک وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ساڵانە مەراسیمی ڕۆژی ئاڵا کە بڕیاری پەرلەمانی کوردستان هەفتەی دوانزەی هەموو ساڵێک ئەم مەراسیمە بەڕێوە چێ، ناوەندەکانی خوێندنی وەزارەتی پەروەردە لەسەر ئاستی هەموو قۆناغەکان و لەسەر ئاستی باخچەی منداڵان، قوتابخانە بنەڕەتی و خوێندنگە ئامادەیی و پەیمانگا پێنج ساڵیەکانی وەزارەتی پەروەردە ئەم یادە یان ئەم ڕۆژە ڕۆژی ئاڵای کوردستان بە بەرزی ڕادەگیرێت. ئاڵای کوردستان، ئاڵای گشت کوردستانیان هێما و ناسنامەی بوون و ژیانی نەتەوایەتی و نیشتیمانی خەڵکی کوردستانە. ئاڵایەک کە لە پێناویدا قوربانیەکی زۆر دراوە، سەدان هەزار شەهید جینۆساید کراو، ئەنفال کراو، چیمیا باران کراو، لەسەر ئاستی هەموو کوردستان خاپوورکردن و یەکسانکردنی بە زەوی هەزارەها گوندی کوردستان گشت شۆڕشەیەک لە دوایەکەکان، هەموو ئەمانە لە سایەی ئاڵای کوردستانە بووە بۆ ئەوەی کە کوردستانێکی ئازاد بۆ هەموو کوردستانیان بەرهەم بێنێ. ئەم ئاڵایە سیمبولی پێکەوە ژیان، سمبولی خۆڕاگری، سمبولی ئیرادەی خەڵکی کوردستانە. یەکێک لە گرنگترین ڕەمزەکانی ژیانی کۆمەڵایەتی و سیاسی و شۆڕشی و فەرهەنگی ئێمەیە کە ئەبێ هەمیشە شانازی پێوە بکەین و بە حەقیقی خزمەتکاری ئاڵا بین بۆ ئەوەی کە بتوانین لە سایەی ئاڵای کوردستانە خزمەتکاری خەڵک و وڵاتی خۆمان بین. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ساڵانە بەڕوونی گرنگی بەم بابەتەدا و هەر بابەتێکی دیکە بۆ خزمەتکردنی ڕەوتی نیشتیمانی و نەتەوەیی بێ و هەروەها بۆ خزمەتکردنی پێکەوە ژیانی خەڵکی کوردستان بێ. ئێمە لە وەزارەتی پەروەردە بکوڕین لەسەرەوەی کە ئەم یادانە و ئەم ڕۆژانە دەبێت بە بەرزیەوە ڕابگیرێن، ڕێزیان لێ بگیرێ و بۆ هەموو نەوەکانی ئێمە ببێتە مای ئەوەی کە هەمیشە لە یاد و یادەوەریان بێ وەشکۆ و ڕێزێکی تایبەتیان بۆ ئاڵای کوردستان هەبێ. بۆیە یادکردنەوەی ڕۆژی ئاڵا بە فراوانی لە هەموو ناوەندەکانی خوێندنی وەزارەتی پەروەردە دەست پێک و یەکێکی دیکەش لە ئەرکی پەروەردکاران و مامۆستایانی ئێمە لە ناو ناوەندەکانی خوێندنەوەیە کە ئەو نەوەی کە لە بەردەستیانایە بۆ ئەوەی کە پەروەردەیەکی باش و فێرکاریەکی باشیان لەگەڵ بکەن، زۆر گرنگە لەسەر بنەما نیشتیمانی و نەتەوەیەکان و بنەماکانی پێکەوە ژیانی خەڵکی کوردستان و بە تایبەتی شکۆی ئاڵای کوردستان و ڕێزگرتن لەم ئاڵایە ڕۆڵی گرنگی خۆیان ببینن. کەمتر لە 2 ساڵ لەمە پێش مامۆستایەکی ئێمە لە شارۆچکەی شەقڵاوە بە ناوی شەهید ئیبراهیم ناسر کە جەنابی سەرۆک بارزانی بە شەهیدی کوردستان و شەهیدی ئاڵا ناوزەندی کرد، لە پێناوی ئاڵای کوردستان و گۆڕینی ئاڵای قوتابخانەکەیە شەهید بوو، گیانی لەدەستدا. ئەمە دەلالەتێکە بۆ ئەوەی کە گرنگی ئاڵا لە ناو ناوەندەکانی خوێندن گەیشتۆتە ئاستێک کە مامۆستای ئێمە لە پێناویدا شەهید بووە و گیانی بۆ بەخت کردووە. بۆیە زۆر گرنگە بە پیرۆزیەکی گەورەوە بە تێڕوانینێکی پرشکۆوە بڕوانینە ئاڵای کوردستان، ئاڵایەک بۆ هەمومان وە کۆکەرەوەیەک لەسەر و هەموو ئاڵاکانی دیکەوە، لەسەر و هەموو ناسنامە سیاسیەکانی دیکە. گرنگترین شت بۆ ئێمە دەبێت ئاڵای کوردستان بێت. دووبارە هەفتەی دوانزە ڕۆژی ئاڵای کوردستان بەرز بێ، شەکاوە بێ ئاڵای کوردستان. زۆر زۆر سوپاس.